ڕۆژی شەمانە خوانێکی جیاوازمان هەیە کە سەروپێیە بێزگەلەوەش هەندێک خوانێکی قەل و کەڵەشێرمان قازمان هەیە بەڵام بەهۆی ئەوەی زیاتر سەروپێەوە خەڵک شوێنە دوورەکانەوە دێ بۆ ئێرە و ئێرە ینی ناوێکی تایبەتی خۆی هەیە بەهۆی ئەم خواردنە کۆنەوە بەڵی خوانێکی کوردەواری خۆمانە. ناو شارەوە ڕاهاتوم بۆ مەتام لاڤین مەتامێکی ڕێکپێک و خواردنێکی باقییان هەیە سەروپێکی خۆشیان هەیە و سەروپێ خۆمان نەزانین لە وڵاتی خۆمانە زۆرە بەڵام لە ئەوروپا کەمە لە هەموو شوێنێکان نیە لە شاری ستۆکۆڵمیش لە هەموو شوێنەکان نیە بۆیە خەڵک زۆر ڕوو لە مەتام لاڤینەکە و لێرە هەیەە و ئەپاک و خایانە و زۆر بە ڕێکپێکی ئەیکەن. تقريبا عفتاويك صاو عاصم ما بزور تلقنا فزبوب دكتور قارمان يردي كدي بسي شاخي كدم كنا توانم دي برو 5 متر برو دانشاد 100 متر برو دانشاد جاب قصياتم بوم تكون ور اول عن بخودم بين او شلون دقر فايزو سار دصر ما وحالم دباشين يبجيرم بكل ببيرم ئێمە گوڕی کوونەوەردانی پێشڕە و توانیمان بینە سەر قولەی خانتاوز بە ارتفاعی 2206 متر گروپ شاخەوانەی پێشڕە و پێکاتوە لە 21 نەفەر کە بۆ خۆم سەرپرستی ئەو گروپە بڕێوان دەبێن و لە تەواوی شاخەکانی منتقە هەموو دانە بەدانە ئێمە بەرنامان هەبووە پارەکانە توانیمان بچینە شاخەکانی دەماوەند و شاهۆی هەویخانی و ئەو ساڵەکانە شاخەکانی ئاورینی خۆی توانیمان بچین بس عمليتي ها او عندك أجي قيزكا إزديما شنقاليما أفشار صالة من في كامب دينا أمل كامب دينا أمجي شغلك باش تكن أو جي شغلي دستيا أمجي حتى خبيد ماشينين أو جي قالك باش ما عرف شغل مساعدات قاو أم نهنا فارن شمالي وشغلك منينا ما جو بلكي يعني أم في ذاك الخبقين ما بستش بيشنجهي أوك وبالتأكيش فعاليات شاز درجة نهيلانا تندوتيجي هروسا أبا كاري دست خوش كلمة ودا كلمة إيزيدي يتأورا أم محاولة بكن هاري كاريا وانا بكن وقت دعمك بسيط اشتبانيا وانا بكن وهم وكي دعمك خوش بيريل وقت السنترد ما أو كارا كرن